زۆر دڵخۆشم ئەمڕۆ کۆتا ڕۆژی تەخەڕوجەکەمە و زۆر سپاسی دایک و باوکم ئەکەم بۆ ئەوەی هەتاکو ئەم قەناغە لەگەڵم بوون و پشگیریان کردم و زۆر سپاسی هاوڕەکانم ئەکەم و مامۆستاکانم کە لەگەڵم بوون. سپاس بۆ خۆی گەورە کە گەیشتە ئەم ڕۆژدا هەروەها سپاسی دایک و باوک و هەموو خزمان و هەموو کەسانی یارمەتیدەرمان بوون هەروەها سپاسی زانکۆ و ستافی مامۆستایی زانکۆکەش دەکەین. من وەکو خوێندکارێکی بەشی ڕاگەیاندن پیرۆزبایی خۆم لە خۆم و لە سەرجەم هاوڕەکانم دەکەم بە تایبەتی ئەو هاوڕانەی کە هەرمەتیان نام ئەو مامۆستایانەی کە بەردەوام لەگەڵما بوون هاوکارم بوون و هیوادارم لە دوا ڕۆژدا بتوانین کە هەمومان بێکەوە کارێک بکەین. پیرۆزبایی لە سەرجەم خوێندکارانی هاوڕێمەکەم هیوادارم بتوان لە داهاتوودا خۆیان لەو بەشە ببینەوە کە پێویست دەکات و خۆیانی تیا ببینەوە. پیرۆزبایی خۆم لە سەرجەم هاوڕێیان و خوێندکارانەکەم هیوادارم ژیانێکی بەختەوەر و سەرکەوتویان بۆ خوازم زۆر سپاسی مامۆستایانی بەڕێزی شەکەم کە هاوکارمان بوون لە بەڕێکردنی خوێندنا. البروجه عبارة عن تقليل بو صرف كهرباء بو كهرباء تقليل صرف كاتن وقت صارت هيتو تشيتن حركة كشي بيتن أبا سنسرد من بيجنا ألتراسونيكن وقت صارت هيتو تشيتن كهرب قلوب ديتقال صاري شول كاتن فايدة بو شافع ساعة 12 بو شارع عندنا شافع بو ريكت خارجي قطابیا بهرهمندی‌ها چند دوی بواری داد قسم آیتی داد زربان قطابیات پروگرام چیت کن سر نخوشیا پروگرام چیت کن بو صناعی کردن داتا گلک جوریت پروگرام های تاین و گلک شولیدی تنکنه وک جهاد آردوینی گلک شولید میکانیکی تنه انجام دان.